بەغدە و پۆرەی نییە مفلسە. ڕۆژانە لەو عێراقی کە چەندین ساڵە بەرپرسانی ئەم هەرێما پێیان وا بە مفلیسە و دەبێت چاو لە ئەزمموی هەرێم کات پێشینەی زۆر بە زۆر پێشکەشی هاوڵاتیانی دەکات لە نمونەی پێشینەی هاوسەرگیری قەرزی بچووک و کڕینی خان و نەخۆشی و چەندین زۆر پێشینەی دیکە. بەڵام لە هەرێمی کوردستان جگەلەوەی هیچ پێشینەیەک بۆ هاوڵاتیان نییە، بەڵکو حکوومەت بە هەموو شێوەیەک هەوڵ دەدات پارە لە هاوڵاتیانی بسەنێت. ئێستا بەڕاستی زۆر گرنگە لە قەرزی کشت و کاڵی بێ، پرۆژەی بچووک بێ، پێشنی هاوسەرگیری بێ، پێشنی خانوبەرە بێ، یعنی بەڕاستی حەقوای حکوومەت ئەو بابەتانم تۆفرکە بۆ خەڵک بۆی کە بەڕاستی ئەگەر ئەوان دەیانەوێت وڵات بەرەو پێش بڕۆ، هەرێم بەرەو پێش بڕۆ، بەڵام بەداخەوە هەموو وەستاوە و دەبینین خەڵکیش تا ئێستاکە ناچارە چی بکە و خەڵک ئێستا بەڕاستی ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەبینیتن تەنها پارە کێشانەوەی لە خەڵک بە هەموو شێوازێک هەموو وەسیلەیەک گیراوەتە بەر بەس پارە لە خەڵک وەردەگیرێ، بەڵام لە بەرامبەریشە هیچ خەدەماتێکی وەکو پێویست نییە، کوا کارەبات، کوا ئاوت، کوا ینی زادۆبانیش تەنها زادۆبان لە شوێنە نەکراوە کە ڕێگای خۆیتیان. ئابووریناسان لەسەر ئەوە کۆکن کەوا پێدانی پێشینەکان بەتایبەت پێشینەکانی هاوسەرگیری و وازرگانی و خانوبەرە زۆر گرنگن بۆ جوڵەی بازار. هەرنەبوونی ئەم جۆرە دەرفەتانە ژوای کردووە گەنجان بە لێشاو ڕوو لە دەرەوە بکەن و نەتوانن هاوسەرگیری و ژیانێکی شایستە لە نیشتمانەکەی خۆیاندا دەستەبەر بکەن. جۆرێک لە سستی و لە پشێوی بازاری دروست کرد و گەنج و لاوی ئێمە نانتوانی بە شێوەیەکی گشتی خۆیان لەسەر پێخۆیان بوەستن و چەندین گەنج و لاومان هەیە خەریج و ینی خاوەن بڕوانامەی بەرزن، بەڵام چونکە پێشینەی کاریان نییەوە سەرمایەکی ئەو تویان بەدەست نیوە ناتوانن بزنس و کاری خۆیان بکەن و لە هەمویان گرنگتر پێشینەی هاوسەرگیری و بەڕاستی ئێمە گەنج و لاوێکی زۆرمان ئێستا زۆربەیان ڕەنگە بابەتێکی تر هەبی، بەڵام بابەتە سەرچەکە لایەنە مادیەکەیە لایەنە داراییەکەیە کە ناتوانێ خێزان پێک بێنێەوە بژێوی ژیانی خۆی دابین بکە، بەڵام ئەگەر حکوومەت پاڵپشت بێ لە گەڕاندنەوەی ئەم پێشینانەی کە پێشووتر هەبوون جۆرێک لە بژانەوەی بازار و گەرم و گوڕی دەکەوێتەوە ناو بازار. حکوومەتی هەرێم ماوەی 2 ساڵە بە ڕێگەی جیاجیا و بەڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ داوای ئەو قەرزانە دەکاتەوە کە لە لای هاوڵاتیانەتی بەبێ ئەوەی گوێ بەوە بدات گوزەرانی هاوڵاتیانی لە چه ئاستێکدایە، بەڵام هیچ پلانێکی بۆ دانەوەی ئەو قەرزەی موچەخۆران نییە کە لە لای حکوومەت کەڵەکە بووە. ئەمە جگەلەوەی هیچ جۆرە پێشینەیەکی نەهێشتۆتەوە و دەرفەتی ژیانی بۆ هاوڵاتیانی تەواو بەرتەس کردوتەوە.